لا جژنی ڕەمەزانەوە بۆ جژنی قوربان ماوەی 2 مانگ و زیاترە مامۆستا ئێستا نەدۆزراوەتەوە تیمەکان هەر بە دوایدا دەگەڕێن لایەکی تریشەوە خەڵکی ڕەسەنی دووسخورمات و دەڵێن زەویەکانمان کە هی باو با پیرانمانە داگیری دەکەن ئەمانە چەنەوەڵێکی دیکەم بۆ هێناون سڵاوتان لێبێت 2 مانگی ڕەبەق بەسەر خنکانی مامۆستا ئاڤێستا تێپەڕی و هێشتا کە سوکاری و تیمەکانی بەرگری شارستانی ڕووبارەکە جێ نایەڵن بە ئومێدی ئەوەی بەکەمبوونەوەی ئاو سەرەداوێکیان دەستکەوێ بیرتان دێنمەوە ڕۆژی 5 چواری 2025 مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵ کەوتنە ناو ڕووباری تەنگاتور لە قەزای مێرگەسوور و تا ئێستاش هیچ سۆراغێکی نییە کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بە 1964 وت ئەمڕۆ هەڵمەتێکی بەرفراوانمان بە 19 تیم ئەنجامدا و ئومێد دەکەین بە کەوتارەکە سەروداوێکمان دەستکەوێت وتیشی هەرچەندە بڕیار بوو لە بانگی دووەم و سێیەمدا گەڕانەکانمان کەم بکەینەوە بەڵام باوکو و خانەوادەی مامۆستا ئاڤێستا هەر لێرەن بۆیە دڵمان نایە جێیان بێڵین و بۆ مانگی سێیەمیش بەم شێوەیە بەردەوام دەبین لا خورماتوو گروپێک بوونەتە کەڵەگا و زەوی خەڵکی ڕەسەنی ئەو قەزایە داگیر دەکەن هیوا ڕەعد یەکێک لەو هاوڵاتیانەی زەویەکی داگیرکراوە قسەی بۆ مایکی 1964 کرد وتی لە ساڵی 2013ەوە ئەم زەویانەمان لە کەسوکاری شەهید و زیندانیانی سیاسی کڕی و تاپۆشمان هەیە بەڵام ماوەیەکە کەسانێک پەیدا بوون کە هەندێک جار خۆیان وەک هێزی ئەمنی دەناسێنن و بە نیازی داگیرکردنی زەویەکانمانن 1964 زولفەقار حەیدەر قایمقامی خورماتووی لە قەزاکە ئاگدار کردەوە ئەو وتی لە زووترین کاتدا دەگەنە ئەو شوێنە و لێپێچینەوەی توند لەو کەسانە دەکەن کە بە نیازی داگیرکردنی زەویەکانە هەر کەسێکیان بدۆزنەوە دەست بەجێ دەستگیری دەکەن و ڕوبەڕووی یاسای دەکەنەوە لا بەرەبەری جەژنی قورباندا زیاتر لە 1.5 تۆن گۆشتی خراپبوو قەدەغەکراو لە ناو ماڵێکدا لە سلێمانی دەستی بەسەرداگیرا سبەی عارفەیە و ئازادنەبی نوێنەری تەندروستی لیژنەکانی قایمقامی سلێمانی بە 1964 وت شەوی ڕابردوو لەسەر زانیاری هێزەکانی ئاسایش و لە گەڕەکی خەبات 516 کیلۆ لاجگەری مریشک و گۆشتی بەستووی هندی لە ناو ماڵێکدا دەستی بەسەرداگیراوە وتیشی ماوەیەکی زۆرە گۆشتی هندی قەدەغە کراوە چونکە مادەیەکی تێدایە کە ئەوەکاری سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئازادنەبی ئامۆژگاری هاوڵاتیانی کرد بە هیچ شێوەیەک توخنی خواردنی سەر عەرەبانە نەکەون و نەیخۆن ماڵ لە خۆیدا نەبوو میوانش ڕووی تێکرد ئەم پەندە پڕ بە پێستی حاڵ و وەزعی ئێستای هاوڵاتیانی چەمچەماڵ و ناحی شۆڕشە کە بەم گەرما و بێمەعاشیە بێئاون و جەژنی شیاتە سەر ئەم جارە جودا لە لێدوانی بەرپرسان و بەڵێنەکانیان پامنێری 1964 چۆتە ناحی شۆڕش و لە نزیکەوە چەند هاوڵاتیەکی دواندووە کە گرفتاری بێئاوین وەک خۆیان دەڵێن ئاوا بڕوات ناچارن چۆڵیکەن محەممەد مامعاسی دەڵێت تانکەرێک ئاو بە 20,000 دینار دەکڕین لە بانیەوە تا ئێوارە کرێکاری دەکەم ئاو بکڕم ئەی بەچی ماڵ و منداڵ بەخێو بکەم دەشڵێت بەنیاز نین جەژن بکەین خێزانم دەنێرمەوە بۆ ماڵی باوکی و منیش دەچمەوە ماڵی باوکم پورە فاتیمەش وتی 20 ڕۆژە ئاویان نییە و تانکی و دەبەیان بەتاڵە تانکەرە ئاوەکانیش گرانیان کردووە و بێم بێمەعاشیە ئاویان بۆ ناکردرێت هەر سەبارەت بە جەژن و گۆشت هەواڵێکی دیکەمانەیە لە ماڵپەڕی 1964 کە لەلایەن لیژنەکانی قایمقامەتی سلێمانیەوە هۆشداری دەدرێت بە هاوڵاتیان کە ئەگەر قوربانی بکەن و لە ماڵەوە لە حەوشەی ماڵەکانیان سەری ببڕن و پێی بزانن دەست دەگرن بەسەر ئاژەڵەکەدا و غەرامەی ماڵەکەش دەکەن بۆیە ئەوەیان ڕاگەیاندووە بە 1964 گۆران قادر سەرۆکی لیژنەکەیە وتی لیژنەکانیان زۆر تون و تۆڵدر دەکەنەوە لە ڕۆژانی جەژنا هەر 4 ڕۆژەکەی جەژن و دەگەڕێن گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان هەر کەسێک ببینن کە لە ماڵەکەیاندا قوربانی دەکەن و ئاژەڵ سەر دەبرن دەست و دەم دەست دەگرن بەسەر ئاژەڵەکەدا ئەو کاتە قوربانیەکەش ناکرێت بۆیە دەبێت بە ناچاری خەڵک ئاژەڵەکان ببات لە سەربرخانە لە کوشتارگەکان سەری ببڕێت و دواتر بێنێتەوە بۆ ماڵەوە دابەشی بکات بەسەر خزم و کەسوکار و درو دراوسێدا و باسی لە کۆمەڵی ڕێکاری تریش کردووە بابەتی یاری تەقەمەنی مناڵانوانە ئەڵێ ئەمساڵ ڕێگەمان بە کۆمەڵێک یاری داوە بە مناڵان بەڵام جگە لەوانش لە هەردووکانێکە ئەوانەی کە قەدەغەیە بگیرێت دەستی بەسەرگیرێت بەیوای ئەوەی کە قوربانەکانتان بەهۆی تای خوێنبەربوون و ئەم بەڵایە کە ڕووی لە خەڵک کردووە
لە کوشتارگەکان بکەن و بە قسەیان بکەن بۆی دوور بن لە هەموو دەرد و ناخۆشی و بەڵایەک. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.